تیە بۆژنی پێشمەرگە سواڵەکە بەو خوا دوکان نارم ئافرەتی هاتۆتە لام و توێری 3000 عەبێکی زەختم پێ نییە 3000 عەبێکی زەخت یەکەم ڕۆژی کەرەنتینە تەواو بوو و توێری 3000 عەبی زەختم پێ 10000 کەس لە لایفێکا بوو بۆ نایان لە سەجادە 10000 کەس لە لایفێکا هاوارەکە بژی سلێمانی ئێدەوەرە بۆ نایان لە سەجادە بەو خوایە هەمووی برسی قەسەم بەخوا ئەم جارش قەسەم بەخوا ئەوەی لێوا دارەیە بە منە قەسەم بەخواوەی دارەیە بەم لە مەعاشی 4 مانگی وەرنەگرتووە داڕزێ لەو حاڵەی باشترە وەرە منەوە چینە چایخانەی و گەگەر توانی وێری 4 گەنجکە ئەوە چی ئەڵەن منێ بەس داڕزێ داوەشێ بۆ خافی قورئان ئێمە کەسێکیشمانەوێ لەنە ئەم شەقامە هەڵبژێرێ هیچ حیزبێ هیچ لایەنە کا بە ئاسایەتی خۆی ئێمە بۆ خۆمانیەکەین بۆ کەسی ناکەین و کەسیش خۆی بێگەورەوە نەکە هەمووی کاسبکارین سوێن بەخوا هەتا دوێنێ بوو پۆلیسەکە گریاوی نانیە لە ماڵما ئێستا بۆدا لە خۆپیشان دەرەویژە هەر ناگریان نێوژنەکەم بە جلەوەقینەکە مریشک پاکە بە شڕواڵی لە پێکرێ ئێستا بۆ ڕێگری لە میلەتەکە دزمەوە پارێزن بۆ لە بەرچای دزاوسان های بڕوخێت بەڕاستی ئەم وەزە ئەوە ناڕواکاکە یعنی ناکرێت ئەم خەڵکە وای لێ هاتووە خەڵک دزیەکە خەڵک دەرمان خواردن ئەی لێ گەنجیە بڵاندەوەی دەرمانە خوارد